26مین پێداچوونەوەی خێرای تاوەری تەندروستی سمارت. ئەمجارە جیاوازتر لە جارەکانی دیکە بە ئامادەبوون و بەشداری چارەخوازانی شێرپەنجەی مەمک. داوەری تەندروستی سمارت 26مین پێداچوونەوەی خێرای خۆی ساز دەکات لەژێر ناونیشانی ڕۆڵ و کاریگەری گروپا پاڵپشتیەکانی توشبوانی شێرپەنجە. گروپی گەشتبین لە تاوەری تەندروستی سمارت وەک تاکە گروپی پاڵپشتی توشبوانی شێرپەنجەی مەمک لە کوردستان و ناوچەکەدا ماوەی 1 ساڵی کارکردنیدا توانیوێتی 5 دیداری پاڵپشتی بۆ توشبوانی شێرپەنجەی مەمک ئەنجام بدات و ڕۆڵی کاریگەری هەبێت لەو بوارەدا. ئەمجارە لەم پێداچوونەوەیەدا بەوردی باسی گرنگی و فرەلانی ئەم بابەتە دەکەین بە ئامادەبوونی بەڕێزان پرۆفیسۆر دکتۆر عەبدولواحید محەممەد ساڵح پسپۆری نەشتەرگەری گرێکانی مەمک و سەرومەل، دکتۆر یادگار ناتق عەباس پزیشکی پسپۆری نەخۆشیە دەرونیەکان، دکتۆر بەختیار نەجمەدین سپۆری گشتی زانستە ئیسلامیەکان، پسپۆری ورد لە ئوسوڵی فقه و مەقاسیدی شەریعە، دکتۆر ڕێباز حاجی عەلی پزیشکی پسپۆری شێرپەنجە، دکتۆر شەبەن لەتیف تۆفیق پزیشکی نەشتەرگەری گشتی، هەروەها بە بەشداری و گفتوگۆی بەشێک لە چارەخوازانی توشبوانی شێرپەنجە. هەرواری ڕۆژی پێنجشەممە 14/11/2024 کاتژمێرنەوەی سەرلەبەیانی لە تاوەری تەندروستی سمارت هۆڵی کۆنفرانس لە 9/15 هاتن بۆ هەمووانە. زانیاری زیاتر لە ڕێگەی ئەم لینکەوە بەدەست بهێنە. سمارت وەرچەرخانە.